پشتی سال 2003 و رزگارکرنا عراق لاپرک نی دمیجوا عراق دا هاد وکرن ده همو آلی و بواران دا گورانکاری هاتن برچاف جوان جی گورانکاری لسر بوار و سکترین آبوری به گشتی هات برچاف کرن و هات دیدن جه پلان استراتیجی ین دوم دریج ین آبوری لعراق حتی پلان کردخایان و ین دمکی و حتی پلان روزانه به برچاف حوالاتیان به تمامی گورین بسردهاتن یک جوان بواران کدناف سکتر آبوری دا گورین بسردهاتی گورین بو ده سر شوازو بهای دراو عراقی دا دناو هر بازارک جهانی اگر تفیا لوین بازاری ببینیم دو دناو بازار پاره گوران دا بگریم لعراق زیده پاره کی دادیتن میشویا هاتن و گورین دراوین عراقی حتی داوی بهاین دراوین عراقی که هر بازارکی بهای که تایبت به تایبت لسر دلاری هیا آنکو ماترسیا تمام یا لسر بازاری امد دریا برنامه آبور سردانه که میدانی بو بازار پاراگوران و بای دلاری و دینار عراقی دنابا تمام بازارو که عراقی امی شروع بکن و امی بخن جر مزنترین هفت کشا شکاری یا آبوری میدانی خیر بین بو برنامه آبور و گشتک دیگل پاره ازم بخکار عبدالعزیز پشتی درکتنا دراو عراقی بر ببر دراو اوراوشا دراوی لناوا بازار و باجارن عراق بر بجهگیر بونه دچو هندگ جبهایوی همبری دلار امریکی ها جهگیر کرن کوک سرکی ترین دراو لعراق پشتی دراو و دینار عراقی معامله پیده کرن عراق بر ببر دبو ولاتک دولمند و خودی پاره ایدی حوالاتیان به حسانی پاره دناف بازاران دا به کجمین گلکن مزن ددیتن و ببرچاون وان کت روشا دارایی و آبوری یا خلق و حوالاتی و حکومت و کرت تایبت روش بروش بر به باش بونه دچو لداویا سال 2013 لدیو و کلینه که بریتانی هات آشکرا کرن که پیشبینی ده کرن تا سال 2017 عراق به تمامی مایا پوچیا خواه یا آبوری راب گهینه جه آلیه هبونا دراوی و پیدا کرنا دراوی دناوا عراق دا جبرویه که عراق دست به دجاتی کرنا آبور باشور کردستانی کر و که قربو کرن دوی بوشایی دراوی دا لبغدا هاتنا داعش و دست پیکرنا قیرانا دارایی لباشور کردستانی و تکچونا پیوندین دنی برا حول رو بغدا باندورین گلکن مزن ین خراب لسر بازاری لباشور کردستانی کرن همو بازارک بخواه گرد تنانت کرین و فروتن و لگهورینا دراویجی او یک دناو داده دیتن جبر وی که پشتی توجبونا باشور کردستان به قیرانا دارایی و آبوری و شر داعش دیدنا پاره لناوا بازاری و دست حوالاتی و حکومت و کرت تایبت دا بر ببر بریب کمیت شو اجبر وی که بازار پاراگور و دلار فروشان جی ایدی دراو دناف دا بکمی ده دیتن
استاف آبور جبو سر اکران کردستان 24 تومارکرنا برنامه گشتک میدانی بو ناوا سنتر هفلرا پایتخت لباشور کردستان انجام دا. ده ناوا بازار پاراگوران دا ام بدیوهند پرسان کفتن. یک جوان اره بدرستایی پاره دست خلکی دا نمایه پاره هاتیا قرخ کرن حتی راده کی جبر درزبونا قیرانا دارایی و آبوری و بازار جهبونا پاره هندک لاواز بویه. امی چاوا بکاربن دیسان بازاران جدراوی پر بکن حتی کلوینا آبوری و بازنه و دیسان دست پیب که. بازارك بازارك خرابة بارا كم بوا والله بعزك دقرين لبو بموتي حكومات براستي ظلمة قوري لو خركي دكات موتي نادا سعر دفتر ميتار بازرگان دبیجن دوی حکومت هاولک باشتر بده جبوی اینانه درا پاره و دراوی جدست خلکی و هندک چینا تایبت یا خلکی کود بجنه سرمایدارن گلکن مازن حتی که اف پاره بگه ناوا بازاری و دوباره لوینن بازاری پی بهن انجام دان جبرکو ببوچون وان او دبیجن کلوپلو آلاوین پیدوی جبو جیانا روژانه هاولاتیان بازار پرکریه لی نبونا دراوه که کاش دناواوی بازاری دا هندگ جوان لوینان لاواز کرنه جبروه که او یک بریا چاره سری ام دبینن و دوی پاره دوباره وگره ناوا بازاران بازار حركي تدانية طبعا بازار بموتي زور فرقي دكوتي وقربارغي دكوتي وخرق ديشتي دكري وان مثلا بلاني جملة شوا بريني بازاري ما هارها يا لدز تاجريا لدز تاجريا لدز خلشي دي كنيا والله لدز جملة يا تندي قرتيا ايش بينك انا تاني ايش بكا لو حركي تدانية مثلا اشياء ديني ليرين كرياري نيا كرياري نبي ايش ناكله وضعي دولار استا دولار روزانه باقي ناوندي توزيع دكا بس لبرد زي وقندلي وتوزيعاتك او هاني او توزيع دكا يعني عداله دانيه لو نمونا استا لا جنوب لا حتى منطقه الشيعة كان هم الشركه الروزانه ورقه توزيع دكا شركه دفتر باز دفتري بس علي سطو حفظي دني بس لكركو ولا نادا يعني او جوازي هي توزيعاتك بعداله نيه لبد زي وقدلي لباقي مركزي روجانا باقي مركزي توزيعاتك كاو توزيع نكر او روجيان كم توزيع كر توزيعاتك كم دبي كم مش ورقه لبازا جراند دبي ام لناوا بازار پاراگوران بردوامن ام دخوازن پرسه لسرویه که بکن شواز بازار کرن دناوا بازار پاراگورن کردستان لو حولی را پایتخت زیده بچه آوایکیه چاوان بازار بدرابی ده کرن بالنسبة كرين فرشني حوالي نابناج ورقة دكرين دفرشين تعامل بقى بازاري خمان الحمد لله أمان هي تعامل اعتيادية هذا الشيء وشي بكي لخداي بزيادي أمانة كلية هي بازاري ما يستحق لقد دروا پاره بردن پیشان دستون لو درو دیا بربو بغداد دیا برد بغداد لبغداد ورقیان دینا بویره بس باش سن حادثه چی گوره روی دا لرگا روتی ها کردن پاره کیان لیستاندن استاکز نیاری بسی تا رگای بغداد لبروی پاش شر داعش زور ترسناگو دیگشتا خویا میدانی دا و کستاف آبور پرسک گلک گرینگ و مترسیدار لناوی بازاری دهات روژوه بازرگانان به آوای هری زیده دگوتن دجاتی کرنا بغدا دگل باشور کردستان سیاسی و گندلیه اگر تماشا واسه کی لهورد رو بشانده ده لهورد رو بشانده رویشان سیاسیه که اما بیبش دکن نو وضعی اما کاری سیاسی روی دومشان دگریتو با گندلی
بانقی مرکزی عراقی ئەگەر هەردوو ڕووی پیشان دەداتم بەڕاستی سیاسیان کە ئەمە وەکو ئەوەی کە هەرێمەشین و جوایەز بینەوە لەبەر ئەوە نامانداتێ و ئەگەر چەند کەسێکیش دەوێن دەرەوە شتەکەی هەڵبقۆزنەوە و نەیدەن بە ئێمە بە هەردوو ڕووی پیشان دەدا. ئەوان دەگوت حکوومەتە عێراقێ بگشتی دژاتی دیگەل باشووری کوردستانی کرد هەتاوی ئاستەی بانقا ناوەندی لە بەغدایەژی دەست بە دژاتیکردنا کۆمپانیên تایبەت لە باشووری کوردستانی کردن هەندێک بازرگانان لە بەغدا بانقا ناوەندی قۆرخ کردیە ئەو ناهێلن بە کوژمەیەن دروست بە ئاوایان دروست و ڕێژەیەن تایبەت بە باشووری کوردستانی و پارە ji باشووری را بهێنارتن ئەو پارەیە بەهرامە دبن و بە بەهایên گرانتر دەفرۆشن دولار بەرامبەر بە دینارە عێراقی ji ber vê yekê mifayên gelekên mezin ji başûrê Kurdistanê diçin û em xwesarbûneke mezin û berçav tûmar dikin rûjane. Ev pirsgirêk bû sedem ku em bi durustî li ser vê yekê birawstin. Em ji bîneran ra diyar bikin ka cûr û şêwazê vê pirsgirêkê di nêvbera Hewlêr û Bexda çawa new bandora wê çend mezin vedgere li ser bazarî. بەڕێزان گەریان ئەماوەکە ستافی ئابوور دناوە ئێک ji bazarên Başûrê Kurdistanê yên taybet bi paregorîn û dolarfirûşiyê de ya berdewam e. Me xwast em foksa xwe bi temamî bêxin ser kêsekê giring. Dibêjin dema çend salan em beyna Başûrê Kurdistanê û Bexda banqa navendiya Bexdayê rojane kuşmeyekê mezin yê dolarî dihabêje nava bazarî ji bo wêyekê kontrola bayê dolarî bêkirin. Lê ev yek li Başûrê Kurdistanê rîne daye. Kompaniyên taybet li Başûrê dibêjin em bêbehr bûne. Ev mesela qurixkirinê di destê banqa navendî da bi destê hind kesên biznizmand li Bexda û xwariya Iraqê keyseke gendelî ye. Hindek jî dibêjin keyseke siyasiya û ji gendeliya hindek kesan mezintir e. Ev şerrekê din e digel aborî li Başûrê Kurdistanê dihêkirin. Em dixwazin stafê abor کیرتر بچنه د ناوا وی بازاری دا و وی کیسه به برسوان جه هوارا دیار بکن. نسبة دولار فروشن بانك مركزي هيك عدالتك تانية لبروي إستا دولار فروشن لبنك مركزي اللي هو بالسعر الرسمي ب 19000 ب 19000 بوج شيعة هي لبغداد وبولا هي منطقة السنية كانش بينها بس سلسلة داعش نية وهولير وسليماني وكردستان بليه هر هيك حسيانية دولار نية أول أخوة النو تانية بأخوة فروشن وإيش بقى كردستان الليلة أدر خوي كازنا شون أو فروشن أو زياية بس هين بغداد حتى كركوك نادا دولار كركوك إما الشركة مالية لكركوك حسكي برية نايدة $1 نادا بس بو الشيعية بسطوا 19000 روجي حود دفتر نيو حفتي واحد حود دفتر حفتي واحد دفتر أيام دنيا بسطوا 19000 أترى مش استفادة باش يعني بس دولار فروش أو ليرو يعني كردستان بلي كسي استفادة لو هناك بس كرني فروش نيش روجي زريرة روجي قانجازة حتى عرباني شات نتيجة إيش كان تأثيرا لإيش كرديش كردوه أو أخوان ربط يعني لقل باق مركزية لقل دولار فروش الأيام تأثيري لإيش هم بازار كمان كردوه ئێمە وەکو ئەنجومەنی بازاری دۆلار ئەو حەقەی کە داوامان کردیا ئێمە ڕەفعمان کردیا ئەو کردیتمانە کتابون دامانە بە بانقی هەرێم و دوا بە دواشمان بۆ کردی و بانقی هەرێمیش کتابی کردووە بۆ بەغدا بەس بەغدا بانقی مرکزی بەغدا هەر پژێ کردی و تا ئێستاش من ئاگادارم هەتا جوابی بانقی هەرێمیشی نەدایتەوە بۆ شتە دیارە تا ئێستا کە ئەوان ئەستن احتراف هەتا بە شەریکەکانی مەکە لە بانقی هەرێم دەچووە جوابیان نەداینەوە دیارە احترافی پێ ناکەم بۆی جواب نادەنەوە بەڕاستی ئێمە چەندین جار داوامان کردیا و ئاگاداریشم لە نزیکەوە بانقی هەرێمیش کتابی کردو بۆ بانقی مرکزی باشە لۆ ئەو شەریکانەی لە بەغدانە لە کەرکووکن لە بەسرا لە نەجەف لە کەربەلا هەر هەمووی حەقی هەیە بچی تەقدیم بکاتن و ئستحقاقی خۆی وەربگری لە بانقی مرکزی وەکو کۆمپانیا ئالوگۆڕی دراو بۆ ئێمە نیە ئێمە ئەومان ڕەفع کردی وەکو ئەنجومەن و دامانە
بانقی مرکزیش کردیە کتاب و دایە بە نادوێ بۆ بانقی مرکزی بەغدا بەس پشتگویان خستە و شتەکان تا ئێستا بۆ مەجێ بەجێ نەکردن. بازرگان لسر گوتنا خواجی بردوامن او دبیجن زیده کو مسئله که گندلی به مسئله سیاسی دنیو برا حول رو بغداد دخوازه بلیدان دربین مزن بو آبور باشور کردستان لاوازی لناف بازاران دیار بکه حتی که نرازی بون لسر جاده وره برچاف کرن اف مسئله که سیاسیه و بلگه مل سرویه که حتی و روژابان قاناوندی لبغداد دبین کنترول امریکیان دابو مافهمه ندهات خارن آنها امریکی لبغداد نمان مافهمه لباشور کردستان ده دست بغداد ده خارن و روژانه زورداری اولمت کن و مافهمه دراوی دا و دولاری دا گلک یه برزه پێشی داش بەڕاستی ئێمان لەلایەن بانقی مرکزی بەغداوە ئێمە زۆر مەغدورین لەبەرەوەی ئێمەش وەکو مەکاتب و وەکو ئەو شەریکات و مەکاتبانێک کە لە جنوب لە بەغدا هەیە و لە شارەکانی تری عێراق هەیە ئەوانە ئستەخاقی خۆیان ڕۆژانەیان هەفتانە لە بانقی مرکزی وەردەگرن بۆ دۆلاری وەردەگرن بە ساری بانقی مرکزی عێراقی دەینن لە بازارەکانی خۆیان دەیفرۆشن ئەمە لەوە لەم ئستەخاقە بێبەش بووینە ئەمە یەک لە معاناتەکانمان بەڕاستی ئێمەش کە خاوەن کۆمپانیانە و بەڕسمیات و لە بانقی هەرێم ئیجازەمان هەیە شەریکەمان هەیە حەقەشی خۆمان هەیە کە ئێمەش وەکو بەغدا و شوێنەکانی دی استەخاقمان لە بانقی مرکزی هەیە بەڵام بانقی مرکزی بەغدایە لەسەر هەرێمی کوردستانی خەتەکردۆ نایدەن بە ئێمە ئەوسا من لە باق مرکزی دۆلارم وەرەگە لە 2004 ئەمریکی لە سەری بۆ شتە نەبوو بۆ هەموو کەسێ بوو بەس ئەوان نەما ئەمریکیەکان ساحبیانکردنەما ئێستا بەدەست ئەوان ئەوای لێکەن بەدەست ئەوانشە دۆلارەکە دایگرن یا بەرجیکەنەوە ئێستا بە 129,000 نییە وەرەقا ئەو کاتەی دابەزیە خۆیان نەگرن دابەزیە کەمێکە نوکسە لەبەر دانەبەزێ لەبەر ئیسفادەی تێ شەریکات و بەنقاهلەکان زۆربەی خۆیانە ئیسفادەی خۆیانی تێ دای ناگرن ئێستا بۆ نمونە دوێنە وەرەقە شکا 500 نرشکە ڕێکی مرۆ باق کەمی کردەوە بازار بەرزە مەسەلە سیاسی و دزیە هەراوەیە گەندەڵیە لداوی بازرگان بگشتی دبیجن اگر دلار و بهرام جبانکان آوندی بگه دست ما به تایبتی و اکثر ام دکارن بازاران لوینن برچاف دناودا دیار بکن جبرکو خینا دناوا دمار و دل هر ولاتکی دا پاره و اگر پاره دلوینن بردام دا به بازار دلوینن بردام دا دمینن و روشا آبوری لوی بازاری گورین مزن و بسر داورن جیانا خلکو جی و خوش به و قیران و هندک وره یانج بیر کرن یانجی وره سوی کرن لسر ملین هفولاتی و کرت تایبت و حکومت دا ئەگەر ئێستا حەسێ و شەریکات دۆلار بدە چۆن دۆلار زۆر نابێ چەند شەریکایە لەیرە وەکەوانی بەغدا لە بەغدا 2020 شەریکای ئێستا ئێستا لە ئینتەرنێت دەرێکە 2020 شەریکایە هەمووی خۆیانە بەس کەرکووک 50 شەریکەیە 55 شەریکەوەش بڕاوە نایدەن مووسڵ نییە بەس بۆ خۆیان لە بەغداوە بگرێت جنوب هەمووی وەرەگرێت هەموو محافظەت جنوبی شیعە وەرەگرێت بەغداش ساری بە 119,000 وەرەگرن بە 119,000 دەنە شەریکاتەکە بانقاهلەکانش ئەوش جای باقاقلیشار زۆربەی ئایدەوانە دەفتەری ملیۆنە دینار فەرقی یەک دەفتەرێک دەدەنێ لێ حەوت دەفتەرنیوە دە شەریکات حەسەی شەریکات ڕۆژ وایە دە دەفتەر ڕۆژ وایە حەوت و نیو ڕۆژ وایە 6 دەفتەرە درا حەسەب ڕۆژانە دەفتەری دازە فەرقییان ئەگەر حەوت دەفتەرنی وەرگێ شەریکەیە 7 میلیۆنی و هەفتەی خێریە هەموو هەفتەیەک جارە 7 میلیۆنی خێرەیە لە مانگێکە 30 میلیۆن ئیسفادەیە دوو دەفتەرنی ئیسفادەیە شەریکات ئەولە چونکە شیعەیە بۆ بەس بۆ خۆیانە و ئیسفادە بۆ خۆیان وێ هیچ نییە کەرکووکیش دادەن هەمووشی شەریکە هەیە دەبزان کەسێکدا کەس دۆلارت ناداتێ زەریبەش بەدەین هەموو تشتێک ئەدەین یەک حەسە دۆلارێ نییە یەک تشتێ نییە هەرا بۆ خۆت ئیش بگەوەدا زۆربەیان بێنە زەرەرما کرد زۆربەی زەرەری کرد ستاف آبور دناوا بازار پارگوهر و دلار فروش انده گریا مهند پرس
خستن جر مزنترین هفکشا خواه یا شکاری یا آبوری میدانی انجام به وی آوایی بون. حکومت لبغدا هولده ده به همو هزوشیان خواه شرک درونی آبوری سیاسی دیگل باشور کردستانی بکن. شروع گشت ویه که بانقا ناوندیجی دریا گندل کاران قرخ کرنا پاره دا باندوره که مزن یا خراب لسروی بازاری درست کرد به خراب بون و تکچونا باندوره و باندورا و وگره پشتی دولاری وگره سر روش حوالاتیان و باری وانی آبوری و تکچه جبر کو بکن بونا پاره دناواوی بازاری دا کرینا کلوپلان لوی آلی لسرمل حوالاتیان گرانده به وی که حکومت بغدا و آرمانجا خواه اگر پاره دوی بازاری دا کم کرد روشا حولاتیان لوی آلی و ورتک چون تا آبوره کدن ارشاد بن.